خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. پێشهاتەکان خێران ئەمڕۆ بۆ جاری سێم دەوروبەری کۆرمۆر بردومان کرا یاخود چەند کاتیۆشایەک لە دەوروبەری کۆرمۆر کەوتەوە و لە نیوەڕۆژدا جموجۆڵێکی هێز هەبووە لە سنووری دووسخورماتوە و بۆ سنووری کۆرمۆر بە جۆرێک هێزی پێشمەرگەی کوردستان ڕێگریان لێکردوون بیانوەکەیانەوە بۆکە ئەوان ئۆپەراسیۆنێکی ئەمنیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر بۆ جاری دووەمەوە بۆکە ئەمە ئۆپەراسیۆنێکە بۆ ڕێگریکردن لە کاتیۆشا بارانکردن بەڵام جگەلەوە هێزی پێشمەرگەش لە ئامادەباشیشی تەواودایە. کۆمەڵە گۆڕانکاری خێرا لە ناوچەکە ڕوودەدەن سەدر بە تەواوەتی لە پرۆسە پەرلەمانیەکە کشاوەتەوە و جێگەی پڕکراوەتەوە هەوڵی پێکێنانی حکوومەتە درێ. هەڕەشەکانی سەر حکوومەت و سەر هەرێمی کوردستانیش بەردەوامن. ئەو مەترسیانە چین دیوە سیاسیەکەی ئەم بابەتی کاتیۆشا بارانکردنی کۆرمۆر و خوورمەڵە و کار و ناوچەکان چییە بۆ سەر هەرێمی کوردستان. هەموو مەترسیانە هەموو پێشاتانە ئەم شەو لەگەڵ بەڕێز سەردار عەبدوڵڵا نووسەر و سیاسەتوان تاوتوێ دەکەین. دکتۆر بەخێر بێت. سپاس. بارانێکی ئەم ڕەشەبایەکی زۆر بە قووەت بوو دوای ئێستا وردە بارانیش باری لاندێک شوێنی سلێمانی و ناوچەکانی ترە ئیشاڵا خێرە بێ. ئیشاڵا بارانی ڕەحمەتە بێ لێرە بە پێویست تێزانم سڵاو و تەقدیرێکی زۆر بۆ یەک بەیەکی پێشمەرگە ئازاکانی کوردستان بنێرم کە لەژێر هەموو بارودۆخێکی خراپ سەرما گەرما ڕەشەبا باران وەزعی خراپ مەترسی داکۆکی لە کوردستان و لە دەستکەوتەکانی گەلی کوردستانەکەن تەجروبەی خۆیەتی لە هەموو چرکەیەکە پێزانین و تەقدیر و ڕێز بۆ یەک بەیەکی پێشمەرگە ئازاکانی کوردستان بنێرین لە هەر شوێنێک لە بازاڕین لە مزگەوتین لە بەرنامەین سارە لێ خوڕین نانەخۆین هەموو ئەوەی کە هەمانە لە سایەی گیانبازی و خۆبەختکردنی پێشمەرگە خۆنەویستەکانی گەلی کوردستانە. مامۆستایانی ئەو بابەتی هێز زۆڵانە بۆ سەر کۆرمۆر و ئەو کاتیۆشا بارانکردنەوە لە هەرێمی کوردستانیش پێشمەرگە و هێز ئەمنیەکان بە تەواوەتی چوونەتە حاڵەتی ئامادەباشیەوە ڕەهەندە سیاسەکەی ئەم بابەتە چی؟ خوێندنەوەی بەڕێز دەکرێت زۆر شت بێ بەشێکی پەیوەندی بە ئەو دۆخەوە بوو کە پێشتر حکوومەت پێک ناهات. بەڵێ گۆڕینێک بە کشانەوەی سەدر گۆڕینێک ڕوویداوە و هێزە کوردستانەکانیش بەتایبەت دوو حیزبەکە یەکێتی و پارتی و لایەنەکانی تریش بەرپرسانە لە دوا کۆبوونەوەی پەرلەمان بەشداریان کرد و لە ڕاستیشا بە خۆڕایی ئەو نیسابیان تەواو نەکرد. یعنی ئاماژەکان ئەومان پێڵێن کە جۆرێک لە ڕێکەوتن کراوە. ئەمە گرنگە کە لە سیاسەتە هەر کارتێکت بۆ دێتە پێش لە دەستی نەدەیت و تا ئەو پەڕیتوانە بەکاری بێنی. پێشبینیمان نەکرد کە بە شێوەیەکی گشتی ئەوانە کەم بێتەوە بەڵام لە ڕاستیە بەڵام زیادی کرد بۆ ئەسبابی زۆرە. بەڵێ بەشێکی زۆری پەیوەندی بە ململانەی خەتی غازەوە هەیە. ترسێک هەیە لەوەی غازی کوردستان ببێتە بەدیل بۆ عێراق لانی کەم بۆ عێراق. ئەوە گەر ببێ بە بەدیل ڕەنگە هەندێک ئەطراف ناڕەحەت کار لەوەی کە غاز لە شوێنی ترێنن و ممکن ئەمە پەیوەندی بە خودی سیاسەتەوە نەبێ وەکو سیاست دیوێکی ممکنە سیاست بێت دەوڵەتێک دراوسەیە غازمان پێفرۆشێ بازاڕێکی گرنگە عێراق بۆ غازی دەوڵەتێکی دراوسێ بەڵام لە مقابل ئەمە ئەو دەوڵەتە بەرژەوەندەکانی زەرەری بەرەکەوێت کە غازی بەدیل هەبێت لە کوردستان چونکە لەو ماوەی ئەخیرە بە تایبەت ئاخر نزیک بوونەوەی یەکێتی و پارتی دوای کۆبوونەوەی حیزبەکان پێکەوە و دوای کۆبوونەوەی سەرۆکی حیزبەکان بە حزوری پلاسخارد دوای ئاخر سەردانی کاک بافڵ بۆ لای حکوومەتی هەرێم و دانیشتنی تایبەت لەگەڵ سەرۆکی حکوومەت و هەموو ئەوانە و ئەو هەڵوێستانەی ئەخیریش لە بەغا پێمانەڵێ کە نەوعێک لەوە هەیە کە قسە لەوە ئەکرا کە غازی هەرێمی کوردستان ئەبێتە بەدیل بۆ ناوخۆی عێراق. بەڵێ و ئەمە بازاڕی کۆمپانیا و دەوڵەتی تر
کێشەی بۆ دروست دەکا ئەمە لە لایەک لایەکیتر ممکنە پەیوەندی بە گەندەڵیەوە هەبێت چۆن ینی یا ئەمە خوێندنەوەیکی ترە دیوێکی تریەتی یعنی ئەوانەی کە لە ناوخۆی عێراق بەژێک لە بەرپرسەکان کە شەریکن لە پارە خواردن و لە گەندەڵی و لە عمولەی ئەو سەفقەکانی غاز لەگەڵ ئێران ئەگەر ئەوە نەمێنێ عمولە و دزیەکانی خۆیان پێچێکەوە لە بەرەوە ئاساییە کە ئەوە بکەن نفوزی خۆیان بەکاربێنن ئەگەر دقت بفەرمووی کاک زانە هێزەکان هێزی سوپانین هێزی دەوڵەت نین ویستمە پرسیارە بکەم یعنی حکوومەت بە فەرمی پێت وایە ئەمە ئەو مجوڵەی حکوومەتی عراقیە بەرامبەر هەرێم ئەخ حکوومەتی عراقیمان نیست ئێمە حکوومەتێکی کار بەڕێکەریش بێت بەڕێکردنی کاروباری ڕۆژانەیە ئەم حکوومەتە و سەرۆکەکەی مشکلیان هەیە لە دوای کشانەوەی تیاری سەدری لە حکوومەت لە پەرلەمان ئەم حکوومەتە و سەرۆکەکەی کێشیان هەیە لەوەی کە پەلە بکرێت لە پێکەنانی حکوومەت و فشارێکی زۆریش هەیە بۆی کازمی سەرۆکی حکوومەت نەبێت ئەمە خاڵێکە کە حکوومەت خۆی لە حاڵەتی کاربەڕێکەریە لە دۆخی زۆر نائاسایی و زۆر ناچاریان بێ هێز ناجوڵێنێ جگەل لەمەش ئەو هێزانەی تر کە دەیانوێت لەگەڵ کورد و هێزە کوردستانەکانە حکوومەت پێک بێنن بە طبیعەتی حاڵ لە بەرژەوەندیان نییە هێز بجوڵێن و گرژی دروستکەن چونکە ئەمە دروست جوڵاندنی هێز و گرژی دروستکردن کارتێکی زۆر کارا و کاریگەر نییە ڕاستیە کارتێکی کارا و کاریگەر نیە دەبێت ئەوەش بزانن کە ئەوان لە لەحزەیەکە ممکنە ئیش لە لێدانی بە بنیەی ژێرخانی بە نەوت و گازی کوردستان ئەدەن ئەگەر ئەمە بکەن بە هەر جوڵەیەک ئەوە خۆیانەکەن بە دوژمنی هەموو بازاری نەوتی جیهانی کە بازاری نەوتی جیهانە چێ بەدارە بۆ قەترەیەک زیادە و تەنەکەی زیادە نەوت بچێتە بازارڕەوە نەک تۆ لێ بدەیت و پەکی بخەیت و ئەوانە لەبەرەوە ئەوانە زۆر یعنی پێت وایە ئەگەر زیاتر مەسەلەن فشار بکەن بۆ سەر کۆرمۆریان خوورمەڵا بازاری جیهانی یان هاوپەیمانی نێودەوڵەتیلانی کەم جوابێکیە بێت لێ ناگەڕێن ئەسڵەن ئەگەر ئەمە گرێ دێنەوە بەو دۆخەی کە بەهۆی شەڕی ئۆکرانیاوە دروست بۆ هاتنی بایدن و پێش شەڕی ئۆکرانیاش بایدن شەڕێکی زۆریە کرد هەوڵێکی زۆرێدا فشارێکی زۆریە کرد بۆی سعودیە تۆزێک بێتە خوارەوە هەندێک هەناردنی نەوت بۆ بازار زیادکە بەڵام لەگەڵ ئەوەشە سعودیە نیانەکە چکە سعودیە پێشتر ڕێکەوتنێکیان لەگەڵ رووسیا هەیە و ئۆپێک پلاسیان دامەزراندەوە لە چوارچێوە ئۆپێک پلاس سەقفێکیاندانا بۆ 400,000 زیادەکە لە 400,000 ئاخر جار گەیاندیانە 600,000 بۆیە بازاڕی نەوت لەگەڵ ئەو دۆخەی ئەو گەمارویانەیە خرێتە سەر نەوتی رووسیا پێویستی بە نەوتی زیاترە و جەنابە دەبینی و بینەرانی بەڕێزیش ئەبینن کە بازاڕەکانی جیهان نرخی لیترێک بنزین و سوتەمەنی و کاریگەری ئەمە هەموو شتێکی لەگەڵ خۆیان گران کردووە لەبەرەوە قەیرانێکی ئابووری جیهانی گەورە تووشی جیهانەکە بۆیە هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە هەوڵدەن بازار استقرارێک بازاڕی نەوت و وزە استقرارێک بەخۆوە ببینێ شتێک بێتە خوارەوە ئەو هەڵچوونە زۆرەی هەیە ڕێگە بەوە نادەن بێت لە شوێنێکی تر ئەوان لەولا گەمارۆ بخەنە سەر ئەستان یەکێک لە هۆکارە ئەساسیەکانی طبعاً ئەسبابی زۆرە هاتنی بایدن بۆ سعودیە و بۆ منتیقەکە شار بۆ سعودیە نیە بەڵامێکێ لە سەبەب ڕئیسەکانی مەسئلەی نەوت و زیادکردنی خستنە بازاڕە یانلانی کەم چۆن لە ئامێرە ئەلکترۆنیەکانە هەیە ڤێرژنێکی تری ئەمریکانی بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەوە وازەحە ئەنجاکەی هاتینە سەر باسیەوە نەمویست لە بابەتەکە لا بدەین بێگومان ئەوەی ئەمە بڵێم ئێمە چی بکەین لەگەڵ ئەم دۆخەیە بەرلەوە بەڕێز دکتۆر مەسەلەن هەرێمی کوردستان ئێستا ئەو مەترسێت جدیە لەسەر یاخود مەترسیەکان گروپ و دەستەی بچوو بچووکن یان ترسانێکە شۆیەکە عەرزێکی ئەسکەریە سیارێکی زۆر بە دقەتە کاک زانە بۆیە من دەبێت لێرە جملەیەک بڵێم بەڵێ بەداخەوە بەشێکی خەڵک بەشێک لە میدیاکانمان بەشێک لە سیاسیەکانمان لەگەڵ مەسەلەی مەترسیش مامەڵەیەکی بابەتیانە و نیشتیمانیانە ناکەن هەم دەبێت بابەتی بین هەم دەبێت ڕوانگەی نیشتیمانیمان هەبێت کە پەیوەندی بە بەرژەوەندەکانی باڵای نیشتیمان و ئاسایشی نەتەوایەتیمانەوە هەیە بە ئەجندای جاجیا قسە لەسەر مەسەلەی مەترسیەکان نەکرێت و ئەمە بابەتێکی کۆنا ئەگەر بیرت بێ سەردەمانێکی زۆر ساڵانێک لەمەوە بەرزۆرە وترا کوردستان هیچ مەترسیەکی لەسەر نییە مەیەکێتی و پارتی نوێ خەڵک چاواشەکەن بۆی خۆیان بدزنەوە لە چاکساسی
بەڵێ طبعا ئەمە قسەیەکی بێبنەما و بێمعناش بوو لە ڕاستیە. بۆ بێبنەما و بێمعنا بوو؟ چونکە هەرە گەورەترین زلهێزەکانی جیهان، هەرە گەورەترین زلهێزەکانی جیهان کە دانیشن ئاسایشی نەتەوایەتی و استراتیژی نەتەوایەتیان ساڵانەدا ئەڕێژنەوە باسی مەترسیەکانی سەر ئاسایشی نەتەوایەتیەکەن. یعنی ئەمریکا بۆ هەموو قودرەتی هەیەی بۆی کە ئاسایشی ئەمریکا چۆتە فەزای خارجی لەم ئەستێرەیە نەماوە بە تەنیا کەچی باسی مەترسیەکانی سەر ئاسایشی نەتەوایەتیەکە. ئاخر بۆ هەرێمێکی بچووک لە چاو ئەو دەوڵەتە گەورانەی جیهان و هێشتا دەوڵەتێکی سربەخۆنیە و ئەندام نیە لە هەیئاتێنێ دەوڵەتەکان و لە نەتێوە گرتوەکان و لەبەرەوەی دەوڵەت نییە دەوڵەتانی جیهان چەکی پێ نافرۆشن و سوپای پێشکەوتوو خاوەن چەکی کە قودرەتی منافسەی هەبێ ئەمە هەموو ئەمانەی نییە بڵێ من مەترسیم لەسەر نییە یا یەکێک بێ بڵێ من مەترسیم لەسەر نییە. ئەمە یا ئەجندایەکی سیاسی لە پشتە یا نەزانیە یا لە ڕاستی عفوم کە جافی بێژمی تۆزێ لە فشەکەریتیایە. یعنی چی دەوڵەتە زلهێزەکانی جیهان باسی مەترسیەکانی سەر ئاسایشی نەتەوایەتیان نەکەن و تۆ بڵێ مەترسیم لەسەر نیە. بۆیە مەسەلەی مەترسی لەسەر دەوڵەت لەسەر قەوارە لەسەر خەڵک مەسئلەیەکی سروشتیە لە حیاتی سیاسیە. مەترسی ئابووری هەیە، جاری وایە مەترسی ممکنە ئەوە کەش و هەوا مەترسی دروستەکە لەسەر ئاسایشی نەتەوایەتی. هەندێک جار مادەی هۆشبەر ئەوە دروستەکە. جاری وا هەیە زۆربوون و کەمبوونی ڕێژەی لەدایک بووان ممکنە کێشە بۆ ئاسایشی نەتەوایەتی خەوارەیەک یا پێکە. ئەوە لە ئەوروپا ئێستا زۆر ساڵانێکە هەندێک بیرمەند هەن و هەندێک تێز هەن پێیان وایە ئەگەر دۆخی ئەوروپا ئاوا بڕوا و میلەتانی غیرە ئەوروپی بچن لەوێنیش تەجێ بن و ئاوا ڕێژەی لەدایک بوون لای ئەوان زۆر بێ و لای ئەوروپایەکان کەم بێ لە ماوەی ئەوەندە دەیە ئەوەندە ساڵی تر ڕێژەی ئەوروپا ئەسڵەکان لە چاوانی تر کەمەکە. لەبەرەوە مەترسیەکان جۆرا و جۆرن و بە بەردەوامی ژیانی دەوڵەت ژیانی قەوارە لە ژیانی سیاسیە مەترسی ئابووری هەیە، مەترسی ژینگەی هەیە، مەترسی سەربازی هەیە، مەترسی ئەمنی هەیە، مەترسی مخابراتی هەیە. چۆن ڕوبەڕووی ئەم مەترسیانە ئەبیتەوە؟ بەڵێ بەدەر لەوە بەڕز کاکسەرداریانی جگە لەو بابەتە بەعام ئەوەی هەیە مەبەستمەوێ بە فەرمی وەکو دەوڵەتی عراقی هیچ حرەکەیەکە بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ئێستا لەو دۆخە ئاڵۆزی خۆیان پێشبینی ناکەم، بەڵام دەبێ وەختێ سیاسەتەکەی بەڵێ دەبێت خۆتت بۆ هەموو ئەگەرێک ئامادە کرد بێ. بەڵێ پێشبینی ئەوە ناکەم چونکە حکوومەت دەبێت دابمەزرێ بۆ دامەزراندنیشی پێویستیان بە کوردە. کاک زاناگەر دقت بدەیت بزانم من دەمەوێت زۆر بە تەفاصیل چی لەسەر پێ من دەمێت ئەم خاڵە زۆر قسەی لەسەر بکەین. هەڵبژاردن بۆ کورد کارتێکی زۆر بەهێزە. ئەگەر ملاحەزە بکەی لە دوای ڕەفراندۆمەوە گەماروەیەکی زۆر زاڵمانەی زۆر نائینسانی خرایە سەر هەرێمی کوردستان. ئەم گەماروەیە ئەگەر هەڵبژاردننی 2010 نەبووە تا ئێستا بەردەوامە بوو. ڕاستە حکوومەت ئەو وەختە هەوڵێکی دا جهودێکی کرد سەفەرەکانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەو سەردەمە بۆ بەتایبەت بۆ فەرەنسا یەکەم جار و دواتریش بۆ ئەڵمانیا بۆ هەندێک وڵاتی تر سەرۆک ماکرۆن ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە شکاندنی ئەو گەماروەی سەر کوردستان. بەڵام بەفعلی و لەسەر ئەرز ئەوەی کە ناچاری کردن گەمارۆکە بشکێنن هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوو لە 2010 جارێکتر ئیشیان پێێتە بۆ پێکێنانەوەی حکوومەت. لە هەموو هەڵبژاردنێکە ئیشیان پێێتە بۆ پێکێنانەوەی حکوومەت. یەک کۆمەڵ کارتی زۆرەکەوێتەوە دەست مفاوزی کورد بۆی بتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنی ئێستا کە ئێستا لەو لەحظەیە ئێمە ئێستا لەو لەحظەیان هەڵبژاردن کراوە. ئێستا کارتێکی نەشکاو دەستی کوردایە کارتی زۆرمان لەدەستە. ئێستا کارتی زۆرمان لەدەستە لە ئێستاە لە دو هەڵبژاردننی سەرۆک کۆمار تا دەنگدان بە کابینەی داهاتووی حکوومەتی عێراق دوای کابینەکەش لە ساڵەکانی پێکێنانی کارتی جیاجیامان هەیە. ئەگەر بزانین و کارتەکان بناسین و یاریکەری باشمان هەبێ بزانێ و کارتانە بکەین. ئێستا کورد بە تایبەتی ئەو لە دوای کشانەوەی بەڕێسەدر یەک موڤی کردووە کە زۆر فۆکەسی مێدیایی لەسەر نەبەوەیش پڕکردنەوەی شوێنی پەرلەمانتارەکان بوو. پێت وایە ئەمە لانی کەم هەنگاوێکی جدی بوو بۆ هەرێمی کوردستان باش بوو بۆ پاراستنی هەرێمی کوردستان. پێشبینیم کرده بوو کە هەموو هێزە کوردەکانیش بە بێدەنگ بەشداریان کرد. ئەو بێدەنگیە نەوعێک لە هینە نەوعێک لە بەشداریەکی حەکیمانەیە.
دوور لە هەڵای ئەعلامی ئەوانە چونکە بەڕاستی سیاست خۆی ئاوایە سیاست حاڵاتی زۆر ضرور نەبێ نابێت لە میدیای قسە بکەیت و دەبێت میدیا بۆ ئەجندای سیاسی بەکاردێ سیاسەکان ئێمە سیاسەکان میدیا بۆ ئەجندای میدیا وەسیلەیە لە ئێمە میدیا وەسیلەیە بۆ ئەوەی ئامانجی خۆمانی پێکەین و بەرژەوەندی بێنی نەدی یا داکۆکی لە بەرژەوەندیەکەکەین ئەمەی لێ بترازێ ئەگەر میدیا پێچەوانەی ئەمە بەکاربێنین زیانەکە بە خۆمان نەگەێنێ لەم ڕوانگەیەوە لایەنە کوردستانەکان وا باشە و واش ئاماژەکان وان نیشانەدەن کە توانی بێتیان پێکەوە هەندێک مەرج بسەپێنن ئەمەیان بە خۆڕایی نەدابێ بەک پیش کردیان هەندێک لێدوانی لایەنە عێراقیەکان هەندێک کاراکتەر دوای کۆبنەوەکەی پەرلەمان ڕوون قسەیان کردیانی قسەکانیان دیار بوو کە بە تایبەتیش ئێمە مەسئلەیەک هەیە دەبێ بیزانین کاک زانا لە عێراقێکا کە عێراقێکی فرەپێک هاتەیە ئەوەی ئەتوانێت بتپارێزێ تاکە شتێکە پێوترێ دیموکراسی تەوافقی جگە لە دیموکراسی تەوافقی هەر حکمێکی زۆرینە و کەمینە لەسەر حسابی کەمینەکان تەواو بێ و ئەوەی ئێمەی تا ئێستا دووچاری ئەوە کردووە لە پەرلەمانە هەندێک یاسای دژ بە هەرێمی کوردستان دەرەچێ و موچە خۆرانی کوردستان تووشی ئەو غەدرە گەورەیە بوو لەلایەن مرکزەوە پەیوەندی بەوەیە کە یەکەم جار ئەو وەختە بوو کە ئێمە لە پەرلەمان بووین ئێمە مقاطعی جەلسەکەمان کرد هاتینە دەرەوە زۆرینەیەکی مالکی و ئەو شتێکە بوو پیانەوە سنەت المالکی و شیعەکانی تریش چوونە ژوورۆ دەنگیاندا دوای ئەوەش هێزە کوردستانەکان پێکەوە بووین بایکۆتی کۆبنەکانی پەرلەمانمان بۆ سەردەمێ کرد و جەولەیەکی مفاوەزاتی چڕمان لەگەڵ لایەنە عێراقیەکان کرد و قرار بوو بەبێ هەندێک دەستکەوت نەڕۆینەوە ئەوە باسی خۆیەتی بەڵام مەبەستمەوەیە کە ئەوەیان کرد ئێمە لە دیموکراسی تەوافقیە طبعا سێ چەمکەن زۆر گرنگە ئێمە لە دەستورە سیاسی کورد سەرکردەکانی کورد لە سەرەتایە کە دەستوریان نووسیوەتەوە سێ چەمکی ئەساسیان چەسپاندووە کە تەوافقە دێمە سەر تەوافق بە دوو سێ دێر شەراکەتە و تەوازونە تەوازن نەماوە تەوازن چییە؟ تەوازن مەبدەئێکی دەستوریە کە هەر پێک هاتەیەک بە پێی ڕێژەی خۆی نوێنەرایەتی هەبێت لانی کەم لە سوپا و دەستگا ئەمنیەکانە لە دەوڵەتە لە مؤسسە جیاجیەکانی حکوومەتی اتحادیە ئێمە لە هەندێک هەیئاتی مستەقل هەمانە بەڵام لە سوپایە نەمان ماوە تەوازن نەماوە کۆتایی هاتووە سوپا ئێستا سوپایەکە کوردیتیان نییە بەشێکی زۆری وەزارەتەکان وەکیل وەزیری کوردیتیانێک کە مەفروزە هەموو وەزارەتێک وەکیل وەزیری لانی کەم وەکیل وەزیرێکی کوردیتیا بێ لەبەرەوە تەوازن نەماوە بۆەوەی ئەمە بتوانین نوێنەرایەتی لە بەرژەوەندەکانی گەلی کوردستان بکەی دەبێت لەو شوێنانە تەوازونێک هەبێت لە نوێنەرایەتی لەناو دەوڵەتە ئەمە مەسەلەی تەوازونە ئەم مفاوزی بەڵێ ئێستا نەماوە مفاوزی کورد ئەم جارە دەبێت ئەم مەبدەئە بگەڕێتەوە ئەمە هیواداریشم بتوانن لایەنەکان بە خەڵکی لێهاتوو دڵسۆز و پاک و نیشتیمان پەروەری پڕکەنەوە نەک لەسەر حسابی مەحسوبیەت و خەڵکێک بنێرن کە لە ئاستی مەسئولیەتەکە نەبێ مەسئلەی دووەم شەراکەت ئەوەیە تۆ لە بڕیارە شەریک بی من لای ئەو ئیش ناکەم ئەگەر ئەم دەوڵەتە دەوڵەتی هەمومانەوە ئەگەر ئەم کورد دەتوانێت بەڵێ ئەتوانێت ئەوە بکە شەراکەت و تەوازن چی ئەتوانێت بیسەپێنێ پرنسیپی تەوافق ئەتوانێت بیسەپێنێ تەوافق یان دیموکراسی تەوافقی چەندکێکە بینەبەندەکانی خۆی دایان ناوە و ئەمە بۆ ئەو وڵاتانە دانراوە کە فرەپێک هاتن ئەم وڵاتانە ئەگەر بە دیموکراسی تەوافقی بەڕێوە نەچن یان دەبێت تووشی نظامێکی دیکتاتۆری قەمعی ببن و ئەو نظامە دیکتاتۆریە وەکو سەدام هەوڵدا کەمینەکان لە ناوبەرێ چۆن هەوڵیدا کورد لە ناوبەرێ و سایدی کرد و ئەنفالی کرد و ئەوانە یا ئەمە تووشمانە بێ یان شەڕێکی ناوخۆ و دوایی ئەبێتە هۆی دابشکردن وەک چۆن لە بەڵقان بینیمان لە باش لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو بۆی ئەم دوو شەڕ ڕوونەدا ئەم لایەنانە ئەم پێکاتانە بتوان بێکەوە هەڵکەن مەبدەئێک هەیە تێزێک هەیە پێوترێت دیموکراسی تەوافقی زۆر بە کورتی دیموکراسی تەوافقی چوار بنەمای هەیە یعنی زۆر بە کورتی بنەمای نوێنەرایەتی ڕێژەیە یعنی تۆ لە پەرلەمان لە حکوومەت لە شوێنەکانە بە پێی ڕێژەی خۆتی نوێنەرایەتیەکرێ ناکرێت کورد لە 100 بۆ نمونەگەر 20 بێ ناکرێت بڵێ من لە 133 ئەبێ هەم بێت بۆی بەڵانس ڕاگرموشی عشبی 33 بێ ئەمە نەعادلانێ بەڵام ئەمە چی لێکەوێتەوە زۆرینە و کەمینی لێکەوێتەوە ئەو بە زۆرینە و کەمینە ئەتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنێ بەسەر تا و زیانیشت لێ بدە بە زۆرینە و ئەڵێ دیموکراسیانەیە بۆی ڕێگە لەمە بگیرێ بیرمەندەکانی ئەم تێزە هاتوون شتێکیاندا هێناوە پێوترێ
حق استخدام الفيتو المتبادل منو جنابت كانوا نرايتي دو بيك هاتاكين فيتو مان هي لبران يكتر كردەوەشی بەدەستەوەیە جعفهم لسر أما أوست بدود يريش دو مبدأ تر إداري قطاعية يعني أوي كهري كسك هر بيك هاتيك خو إداري ناوچەکەی خۆی دا ئەوەی کارێمی کوردستان هەیەی ئەوی تری حکووماتی ئیتلافیە لە جۆری ئەم دەوڵەتانە ئیلا دەبێت حکوومەتەکانی ئیتلافی بن و نوێنەری هەموو پێکهاتەکانی تیاابێ مەرجنیە هەموو حیزبەکانی تیابن ئەکرێت چەند حیزبێکی کورد چەند حیزبێکی شیعە چەند حیزبێکی سنە لە دەسەڵات بن ئەوانی تر بچنە ئۆپۆزیسیۆن لە کورد و لە شیعە و لە سنە و لە تورکمانیش بەڵام مەبدەئی تەوافق معنای بەشداری هەموو نییە مەبدەئی تەوافق ئەوەیە کە من منطقەی خۆم بەڕێوە بم لە حکوومەتە ئیتلافەکە بەسەنگی خۆم بەشدارم ڤیتۆم هەیە بەڵێ وە لە پەرلەمانی ژنۆدایەتی خۆم ڤیتۆکە ئێمە تاکەی ڤیتۆمانە بوو کاکزانە ئەم خاڵە زۆر گرنگە ئێمە تا 2010 ڤیتۆمان هەبوو بۆ تا 2010 تا 2010 چونکە لە خۆلی یەکەمی پەرلەمان دەستور هەیئەتی سەرۆکایەتی کۆماری هەبوو ئەگەر بیرت بێ جەنابەت ساڵی 2010 تحالفێکی شیعە و سونە لەناو پەرلەمان دروست بوو خۆیان ناونە تحالفی 22 تەموز ویستیان لە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی عێراق غەدرێکی گەورەیان لە کەرکووک و لە کورد کرد لە کەرکووک ئەو وەختە ڕەحمەتی جەنابی مامجیان یاساکەی ڤیتۆ کرد ئەو وەختە سوڵتەی ڤیتۆی هەبوو کە ڤیتۆیەکە ئەگەڕێتەوە بە پەرلەمان ئەم جارە ئەبێت دوو لە سەر سێ ئەندامان دەنگی پێ بدەن ئەو دوو لە سەر سێش دروست نابێت دروست نابێت ئەگەر دروستیش بێت جارێکی تر سێ لە سەر پێنجشیدا نابوو دەستور ئەمە بۆ یەک خۆل بوو لە ئەحکامی ئینتیقالیە ئەڵێ لە خۆلی دووەمەوە ئیتر ئەبێتە ڕئیس هەیە ڕئاسە نامێنێ ئێمە ڤیتۆمان نەما ئەمە چۆن معالەجە کراوە مشەڕعی نوێنەری کورد لە دەسەڵاتی تەشریعی و نووسینەوەی دەستورە ئەمانە زۆر گرنگە بینەرانی بەڕێز بیزانن ئەمە واهین کراوە لە مادەی 65 دەستگایەک دا ئەمەزرێ یاساکەی دەرەکرێ ناوی ئەنجومەنی فدرالیە ئەم ئەنجومەنی فدرالیە مەجلس الاتحاد هاو شێوەی ئەنجومەنی پیرانی ئەمریکایە ئەو وەختەی لە پەرلەمان یا لە حکوومەت یا لە موسسەیەکی تر بە زۆرینە و کەمینە وەکو چۆن 2014 یاسای بودجیان دەرکرد و موچە خۆرانی هەرێمی کوردستانیان بڕی ئەو وەختە ئەگەر ئەنجومەنی فدرالیمان هەبوایە ئەو یاسایە دەبێت بچێتە ئەنجومەنی فدرالی لەوێ ئەنجومەنی فدرالی یان پەسەندێکە یا ڕەتێکاتەوە بەڵێ کەواتە ئێمە دەبێت ئەم جارە چی بکەین زۆر گرنگە ئەم جارە دەبێت ئەنجومەنی فدرالی یاساکەی دەرکەین وەدای مەزرێنین بۆی جارێک کورد دەتوانێت ئەمانە بەڵێتوانێت زۆر کاتی زۆر شانەوەی ئێستا ئەم بمبورە ئەم شەرحەم کرد بەڵام ئەمانە زۆر گرنگە بەستم بۆ منیش بگاتە بینە بەڵێ بەڕێز کاک سەردار مەسەلەن ئێستا بەڕێز مقتەدا سەدر کشاوەتەوە جێگرەوەکانیشی بۆ دیاری کراوە پێت وایە چوارچێوەی هەماهەنگی و لایەنەکانی ترەوە بە کوردیش کە لە بەش یەکەمی یاریەکە لە بەشداری کرد ئەتوانن حکوومەت تەشکیلکەن بڵێ توان حکوومەت تشکیلکەنەوە توان حکوومەتێکی باشیش تشکیلکە ڕۆڵی سەدر پێت وایە جمجۆڵەکانی سەدر بەسراوەتەوە بۆی عەقڵیەتی پێکهێنانی حکوومەتەکە چۆنە ئەتوانین حکوومەتێک پێک بێنین بەڵانسی وەزعەکە ڕاگرێ لە بینی بەشە ڕاهاتووە گەورەکانی جیهان و ناوچەکە ئەمە پرسیارێک ئەتوانێت چوارچێوەی هەمانجی کورد دەتوانێت ئەمە بکەن بڵێ ئەتوان بیکە کەس هەست بەخۆ ناکە لە وڵاتی ئیقلیمیەکانەوەی کە شەڕی گەورە ئەتوانی ئیش لەسەرەوە بکەی بەڵام دیسانەوە ئەڵێم ئەمە بەسراوەتەوە بە ئەوەی بایدن بێت دێچیەکە ئەگەر خەبەرێکیش هەیە ئێستا ئەمڕۆ کە مستەفا کاظمی سبەینێ چێتە تاران ویستمەوەش بچێتە سعودیا بەڵێ قەرار وایە جا خەبەرەکە مفاجئ لە پڕاوتیان لە پێش هاچێتە سعودیان جاچێتە تاران هەواڵەکانی خۆیان ئەڵێن گوایە ئێران و سعودی لەسەر ئەرزی عێراق دانوستاندنیان هەیە بۆ ئەو مەسەلەیەکی جا مەسەلەیە پێویستی باین نییە بۆ ئەوە ئەچیان بۆ تشکیلی حکوومەت و بۆمانەوەی خۆی زۆر شتی ترێکێ بەشێکی مانەوەی خۆیەتی بەشێکی ئەو دۆخەیە کە بایدن دێ ئەچێتە ئیسرائیل لێوە دێتە سعودیە لێرە تەنها کۆبوونە لەگەڵ سعودیەکان ناکە شاه عەبدوڵای شای ئوردن بە ڕوونیەڵێ و ئەمە ساڵانێکی زۆرە قسە لەسەر ئەم پرۆژەیە کرێ پرۆژەی ناتۆی عەرەبی یان هێزێکی سەربازی عەرەبی و ئیش لەسەرەوە کری ئەم هێزە سەربازیە دواتر لەگەڵ ئیسرائیلە لە ناوچەکە یەک هێز بن یەک منەظەمەی ئیقلیمی یەک هاوپەیمانی ئیقلیمی پێک بێنن و ئەمە بۆ ئەگەر ئەمە سەر بگرێ ئەبێتە بربەستێکی گەورە لە بەردەم ئێرانیش و تورکیاش باش میدیا عراقیەکان ئەڵێن سەردانەکەی عەرەبیەکان بەگشتی ئەڵێن سەردانەکەی کازمی
وەرگرتنی ئێرانە وەکو چۆن بڵێ بە وەکالەتەن کە لە بەشداری لوتکەی کۆبنەوەکە ئەکا لە سعودیە لەگەڵ بایدنە ڕێیتە چێ مەش مەسن ئەمەیکە لە بابەتە ئەساسیەکانە بێ ئەگەر بتوانن لەم قۆناغا بەڵێ عێراق بێلایەنکەن بەرژەوەندیەکی هاوبەشی ئێرانی ئەمریکی خەلیجی ئینگلیز تەمینکەن لەوەی کە حکوومەتی عێراق پێک بێ بەڵێ و مراعاتی بەرژەوەندی ئەم دەوڵەتانە بکە و بۆ قۆناغێک عێراق بخەنە دەرەوەی ئەم ململانەیە من پێم وایە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە مەرج نییە سبێنی لەسەر دانەکەی کازمی هەمووی بەدی بێ بەڵام ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەموو لایەکمان چونکە هەرێمی کوردستانیش و خەڵکی کوردستانیش ئێستا پێویستمان بە جۆرێک لە سەقامگیریە بۆی حکوومەت بتوانێت کەڵک لە پێکێنانی حکوومەت لە حکوومەتی عێراقی وەربگرێ موچە بێ مەرجەکانی خۆمان بسەپێنین ئەو یاسای ئەنجومەنی فیدرالیە دەرکەین کێشەی نەوت و غاز چارەسەرکەین غێر ئتیزاهی میدیاکان یان سۆشیال میدیای کوردی بەڕێزت گەشتبینتر قسە ئەەکەی مەسەلەن بە جۆرێکە کە عێراق تەواوە کەوێتە شەڕەوە هەرێمی کوردستان داگیرەکرێ نەوتمان لەژێر دەست نامێنێ موچە نامێنێنی تەنانەت کاریگەریان لەسەر بازاڕش کردووە خۆمانە قسە بکەم زۆر خۆمانە بینی خۆمان بێ بینی خۆمانە و کەس گوێ لێ نیە باش بەشێکی ئەوەی کە ئەوترێ لە دڵسۆزیە باش بەشێکی لەوەی کە خوێندنەوەکە نای پێکوێ خۆی ڕەنگە لە ناخا دڵسۆزیە بەڵام نەیپێکاوە بینی خۆمان بێ زۆریشم پێ ناخۆشم قسەیەکەم بەشێکی لە ناخا پێی خۆشەوە بێ ئەو ویستی خۆیەتی حەزی خۆیەتی کە دۆخەکە زۆر خراپ بێ و ئەم قوارەیە بڕوخێ بەسەر ئەم میلەتەیە و خۆی حەزیلەیەتی وای نەکا ئەم قوارەیە هەر حرەکەیەک ڕووبدا بەسەر پارتیویشتیا ئەبێ بە فقط یاق بۆیە پارتیویکێتی و ئەو من هەم بۆ بە ڕێزانە ئەڵێم کە و قساناکەن کاکە منەمێ واقعی قسە بکەین بەڕاستی نەک من لە قسەی خۆیانوانە لە قسەی خۆیان و من حەزەکەم و پرسیارەکەیت و مادام بینی خۆمانە قسە من ئەو برادرانە لە قسەکانی خۆیانەوە کە بڕوخێ کاکە بڕوخێت و خۆتەڵێ ئەمانە ئەنواع قسووریان لە وڵاتان هەیە تارەی تایبەتیان هەیە چی پارتی و چیەکێتی سولفی تارە لێ داوە چی بخۆی نشێتەوە چی لە قەسری خۆی دانیشی لەسەر فەقیرەکە ئەشکێتەوە یعنی ئەگەر تۆزێک ورتر سەیریکەی هەر ئەگەر پەرۆشی بێ بۆ خەڵک ئەم قسێ و ئەم حەزە و ئەوە ناکرێ باشە لە حەزەکەی ئەوان و لە ویستەکەی ئەو کەسانەشی کە مەسەلەن دۆخێک دروستەکەن بە تایبەتی مەسەلەن چەند ڕۆژە لانی کەم مەسەلەن هاوانێک ئەتەقێت لە شوێنێک جم و جۆڵێک ئەکرێ کابرا پێشتر بەرنامەیەکی پێشکەشی خەڵکێکە ئەڵێت تەواو کۆتایی هات ئەمە واقعەکەی چۆنە کەەوەی ئێستا هەیە بەگەر بە کورتی بۆی بینەرێکی زۆر سادە لێم تێبگا بۆیە هەموو جارێگەڵێن میدیا و قسەکردن بۆ خەڵک دەبێت بەرپرسیاران نەبێت دەبێت بزانین جارێکەکەی قساکەین بەڵێ کەی قسە ناکەین بەڵێ کە قسە ئەەکەین چی ئەڵین مەبەستمان لەو وتنە چییە وەجگە لە مەبەستمان چی لێ ئەکەوێتەوە کاکە یعنی دوو کەس دانیشتون گرژیەکیان هەیە من قسەیەک بکەم ئەو قسەیە ئەگەر ئەجنداکەم و مەبەستەکەم تێکدانی بینیان بێ بۆ مەبەستەی کەم کە تێکیان دەم و هەڵگژن بێکە ئەگەر مەبەستەکەم ئەوە بێ کە قسەی برای سوڵح بم و نێڵم بێکە هەڵبژێن بە تەبیعەتی حاڵ بەو نیەتە ئەیکەم کە ساردیان کەمەوە لە هەڵچوونەکەیان بەڵام بە نەزانانە قسەیەک بکەم و بە نیەتی باش بیکەم و نەزانانەش بکەم وەکەوە وایە کە دوژمنکارانە کارەکەم کرد بێ بۆیە وەختی قسە ئەکرێت کە ئەەکەم ینی لە هەموو ئەو بە ڕێزانەی قسە ئەەکەن جارێ لە بابەتێک قسە بکەن کە لێهزانن ناکرێتێکمان بێن و تەحلیل لە نەوت بکەین لە نەوەوی بکەین لە فەزای خارجی علاقاتی دەولی بکەین لە کۆرۆنا بکەین لە کۆلێر ناکرێت لە ژینگە بکەین ناکرێت هەموو ئەوانە جارێ ئەرکی ئەساسی و مرۆڤ دەبێت تێبگانجا قسە بکە یعنی ئەوە سادە لە مناڵی پێیانەوتین ئەگەر تۆ بۆی جوابی پرسیارەکە دەقیق بێ دەبێت لە پرسیارەکە گەیشتبی تۆ لە کێشەکە نەگەیشتبی چۆن توانی قسەی تیا بکەی ئەمە دەبێت قسەکردن بەر پرسیارانەیە دەبێت بزانین قسەیەکی خەڵک ممکنە بازار بەرز کاتەوە و گوزەرانی خەڵک قرسەکە تۆ گوزەرانی فەقیر و هەژارەکە قرسەکەی بۆی ئەمە لی بترازین و تێپەڕین پێم وایە حەق ئەوەیە کەمترین حەق وایە کەمترین قسە بکرێن ئەمە یەک دوو لێگەڕێن بزانین ئەو دۆخەش بەرەو کوێچێ چۆن لە تەپوتۆزا قساکری نابێت لێگەڕێت تەپوتۆز و دووکەڵ و وەزعەکە بنیشێتەوە تۆزێک لێ تێبگەیت و اینجا قسەی تیا بکەیت
بەرچاو ڕۆ نەبێت چۆن قساکەم لەم ڕوانگەیەوە من دیسانەوە ئەڵێم ئێمە فرسەتێکی گەورە هاتوۆتە پێشەوە بۆ هێڵبژاردنەوە ینی بە پێچەوانەوە مەترسینیە دەرفەتە مەترسیش هەیە مەترسەکەشێ دەرفەت هەم مەترسیە هەم دەرفەتە ئەمێنێتەوە ئێمە چۆن مامەڵە بکەین ئێمە ئەرکمان ئەوەیە لایەنە سیاسەکان خەڵک میدیاکارەکانمان ڕۆشنبیرەکانمان شتێک هەیە پێوترێ بەرژەوەندی گشتی شتێک هەیە پێوترێ بەرژەوەندی باڵا من 100 ڕەخنەم لە یەکێتی هەیە لە مقابل ئەوە 200 ڕەخنەم لە پارتی هەیە لە ئیسلامەکان هەمە لەوانی تریش هەمە بەڵام شتێک هەیە ئێمە جارێک کۆمەڵی مشتەرەکاتمانەیە هەمومان خەڵکی کوردستانی هەمومان کوردین هەمومان کۆمەڵێک وەزعی هاوبەش هەیە تەپوتۆز ئەم منتیقەیەگرێتەوە هەمووان نەگرێتەوە وەزعی ناخۆشی سیاسی و ئابووری ئەم منتیقەیەگرێتەوە هەمووان نەگرێتەوە یانێکرێ بۆ ڕەشەبای ئەم ئێوارەیە بەراوردیکەین هەموو یەگرێتەوە فەقیر و هەژاری کەوابێ شتێکت هەیە پێوترێ بەرژەوەندی هاوبەش دەست بە هاوبەشەکانەوە بگرین ئێمە پێویستە کات چی بکەین بۆی دەرەقەتی مەترسیە گەورەکان بین و بتوانین دەرفەتەکان بقۆزینەوە یەک ڕێگەمان لە پێش بەڵێ یەک ریز و یەک ئەجندا بین بەدیەکرێ ئەمە بەڵێ بەدیەکرێ و ئاسانیشە کارێکی قورس نییە ئاسانە لە مێژووی خۆیان قیادەی سیاسی کوردستان لە گەرمەی شەڕی ناوخۆیان شەڕی ڕاگرتووە و ڕێککەوتووە ڕوبەڕووی هەڕەشەیەک بۆ تۆ یا دەرفێتێک هاتووە پێشەوە شەڕەکەی ڕاگرتووە و دەرفەتەکەی قۆستوەتەوە لە ڕاپەڕینینەوە دوویەک وا بوو لە شەڕی من لە شاخ بەشداری شەڕی ناوخۆم کردووە زام چۆنە لەحزەی ڕاپەڕینی ساڵی 92 ئەگەر بەرەی کوردستانی نەبووە قیادەی ڕاپەڕینمان لەدەستە چوو وام قوارێدا نەئەمەزرا تۆ ناتوانین لەوە تێبگەیت دافعی کەسێک چێ پێت بڵێ جا خۆزگەم قوارێدا نەمەزرایە بنووسم ئەوە بڵێم بەسەرەن لە ئێوارەوە کە و هەواڵانە دێن لە کۆمنتەکانە من متابعم چکە ڕۆژنامە نووسێک ڕۆژانە بەرنامەم هەیە نووسراوە مەسەلەن کواخوا ئەکا بۆ ڕۆژەی ئاڵای عراق لەسەر تەواوی کوردستان هەڵەکرێ کواخوا ئەکا بۆ ئەوەی کە تەواوی بیرە نەوتەکانمان لەدەست دەرەچێت ئەمە واقعیە یان ناواقعیە ئەمە تۆزێک لە یەک جاکەینەوە بەڵێ بەشێکی زۆری خەڵک کام قساناکە دڵی پڕە دڵی گەرمە پێم ناخۆشە بڵێم چاواشە کراوە ئەمە لە خۆوە نەهاتووە ئەمە ساڵانی ئەمە دەرەنجامی گوتارێکی پۆپۆلیستی ترسناکی ئەوەیە کە خوتوکەی هەستی خەڵکەدا بە بەردەوامی هەوڵدا بیوروژێنێ وای لێ بکە خۆی بیرکردنەوەی نەبێ وای لێ بکە خۆی هیچ گوتارێکی نەبێ وای لێ بکە عەقڵی پەکخە بیکاتە بەشێک لە مێگەلێک کە شوانەکە چۆنی ویست لێی خوڕێ و ئەمە ڕۆڵی ئەساسی لەم مەسئلە کۆمەڵێک ڕۆشنبیر بوون و بەشێک لە میدیاکان ئەوەندەیان وتەوە ساڵانێکی زۆر بێماوت کاک ئەو هەموو ژەهرە مەڕێژن ئەم میلەتە دووچاری کەئابە مەکەن ئەم میلەتە دووچاری ڕقەبەرایەتی مەکەن پڕی مەکەن لە کینە لە دژی یەکتر ئەم سەنگەربەندی ئاشتی کۆمەڵایەتی خاتە مەترسیەوە وامان لێکا دوایی ناتوانین بڵێن کاکە با پێکەوە بین ڕوبەڕووی لافاوێک ڕوبەڕووی ڕەشەبایەک ڕوبەڕووی ئاگرێک دارستانێکە سوستێ نابێ بێ بەش حەدی ئەدنا لە ئاشتی کۆمەڵایەتی بێڵینەوە کە هەموو ئەمانەمانەوت بۆ ئەو بوو نەگەین بەم دۆخەی کە خەڵک کوفر بە هەموو شتێک بکە دوو نەخۆشی ترسناک کە بەشێک لە میدیا و لە ڕۆشنبیران ساڵانێکی زۆر کاریان لەسەر کردووە ئێستا بە زەقیە بینرێن بەو گوتارە پۆپۆلیستیە یەکێکیان ئەنارشیزم و ئاژاوەگێڕێکە ئەستن لەگەڵ دەوڵەت و لەگەڵ جۆرە قوارەیەک نییە دوو نەهێلیزمەکە فەردێک دروستەکە فەردێکی لێ ئەکەوێتەوە دروستی ناکە لێ ئەکەوێتەوە کە نەباوەڕی بە هیچ هەیە نەدڵی بە هیچ خۆشە پڕە لە ڕق دڵی بە هیچ خۆش نییە ئەمە لە کوردستان ئێستا زۆرە ئێستا ئەیبینی و ئەمە دەرەنجامە من دڵم بەچی خۆشە بەشێکی پەیوەندی بە گەندەڵی و بە بێموچەی و ئەوە بە تەبیعەتی حاڵ وایە بەس بزانە خەلەلەکەێک وایە بەڵێ دەسەڵاتێک هەیە گەندەڵیەکە دەسەڵاتێک هەیە خراپ بڕێوێ بە ئەرکی ڕۆشنبیر و نوخبە و میدیا و ئەوەی کە معارزە ئەوە نییە میلەتەکە وا لێ بکە کوفر بکە و دژبە نیشتیمانەکەی خۆی قسە بکە ئەوەیە کە ئەمە خۆشەویستی نیشتیمان لای ئەمە زیاد کە لە پێناوی ئەمە پێی بڵێ وەرە بە کەیان دروستکەین حزب دروستکەین شت دروستکەین ئەم دەسەڵاتە بگۆڕین وای لێ ناکات ڕقی لە وڵاتەکە بێ و بچێ خۆی بخاتە بەحرەوە ئەم ڕۆشنبیر و گوتارە میدیایە بزانێ و نەزانێت گەورەترین خزمەتی بەو دەسەڵاتە گەندەڵە کردووە بەوەی کە خەڵکی تووشی ناومێدەیەکی گەورە کردووە
ئەمە خزمەت بەوانەکە ئەگینا ئەگەر تۆ بتەوێت گۆڕین دروستکەی لە وڵاتەکەیە دەبێت بێ جارێ ئومێد لە ناو خەڵک دروستکەی دووەم خەڵک جارێ نەک نابێ بیکەیتە بەشێک لە مێگەلێ دەبێت هەوڵدێ ئەگەر هەوڵێکیش هەیە بۆ ئەوەی بیکاتە مێگەل دەبێت تۆ ڕێگر بی لێ چونکە ئەم مەسئلەیە پەیوەندی بە دووشتی زۆر ئەساسیەوە هەیە یەکەم وشیاری و ئازایەتیە کە هەردووجانە بێتە مایل لە دایکبوونی ئیرادەیەکی ئازای وشیار ئیرادەیەکی ئازای وشیار دەتوانێت گۆڕانکاری دروستکە وەختێ تۆ دێی کوفر بە هەموو مەسئلەیەکەکەیت و دیسانەوە هاتوویتە تۆ ئەڵێی وەڵام من تەنها پێڵاوەکانم من بەستێ بە نیشتیمانەوە من لەم ڕۆژانە ڕەفیقێک شتێکی بۆ نووسی بوو بەڵێ ئەڵێ ئەمەی تۆ باسەکەی لەگەڵ نیشتیمانە خۆشەویستی یەکلایەنەیە و ئەمە گێلێتیە ئەزا من ئەوەم بۆ نووسی نووسیم سوپاس بۆ خوا کە تووشی ئەم گێلێتی کردوم و لێ پاڕێمەوە بێبەشم نەکا لەم گێلێتی کاک زانە بزانە ڕخنە لە دەسەڵات نەڕەزیابوون لە دەسەڵات وەختێک بوو بە قسەوتن بە نیشتیمان خزمەت بە دەسەڵاتی گەندەڵەکە بۆ ئێستا پێ دەڵێت ئەو وەختە تۆ دێی ئومێدی گۆڕینی دەسەڵاتەکە نایاڵی وەڕقەکە لە دەسەڵات و ئەگۆڕی بۆ نیشتیمان جارێ دەسەڵات هەر دەسەڵاتێک لە جیهانە کاتیە ئەوەی دائیم و ئەمێنێتەوە نیشتیمان و گەلە خەڵکە ئەگەر دەسەڵات تا سەر بواە بۆ فرعونەکانەمە ئەم دەسەڵاتانش کاتی دوێ ئەڕوا بەڵام کوردستان هەر کوردستانە و گەلی کوردستان هەر گەلی کوردستانە بزانە ئێمە لەوەیە شکستمان نەهێناوە بەیەکێتی و بە پارتی و بە مەعارەزە و بە مێدیا بەتەبیعەتی حاڵ ئەمە شکستت هێناوە بەشێکی شکستی دەسەڵاتە لەوەی نەیتوانیەوە باش بەڕێوەی بەرێ لەوەی گەندەڵی هەیە لەوەی مەحسوبیەت هەیە لەوەی جیاوازی چینایەتی زۆر دروست بووە هەموو ئەمانە لەلایەک ئەمە ئەسبابن بەڵام بۆ نەمانتوانی نیشتیمام دۆزینەوە خۆشەویستی کێشەکە لەکوێ ئەوەی کاڵی خاچی ئێمە دوو تەرەفمان هەیە گەوهرە و ئاوی کەوسەر ئێمە دوو تەرەفمان هەیە تەرەفێکیان ئەو وەزع گەندەڵەیە کە هەیە خراپ بەڕێوەبردنە هەموو بوارەکانی هەمومان لێ کۆکردنەوە ئەمە بەشێکێتی بەڵام بەشێکی تری هاتووە پێ دەڵێ من ئەمەیان بە بگۆڕم سەر ئەم دوو چاوە ئەی گۆڕی یا ڕەبی دەست خۆش بێ بەڵام چۆن ئەی گۆڕی وەختێک تۆ دەی گوتارت سلوکت هەموو شتێکت پڕکردنی خەڵکە لە ڕق لە تووڕەیی وەڕقەکەش لە بەرامبەر دەسەڵات نییە ئەگۆڕێ بۆ نیشتیمان ئەو وەختە گەورەترین خزمەتت بە دەسەڵات کردووە گەورەترین خزمەتت بە گەندەڵەکانی وڵاتە کردو بزانە جاران تەشبیهێکە بوو و ئەو تەشبیهە بە مطلق ڕاستە هەموو جارێک باسی نیشتیمانی دایکە کرا نیشتیمان بە دایک تەشبیهەکری ئەکرێ بڵێم خۆشەویستی بۆ دایک خۆشەویستێکی یەکلایەنەیە ئەکرێ دایک کە ئەگاتە شوێنێک من بڵێم ئیتر ئەمە بە کەڵکی من نایە ئەکرێ مەجای تایە من لەگەڵ دایکما براکانم دەرو دراوس لە ڕقی درە و دراوسەکان ڕقم لە دایکم بێ دەرفەتی تایە ئەمە منطقی تایە عەقلانیەتی تایە بێگومان نەخێر لەبەرەوە وەختێ دێی ئەتەوێ دەسەڵاتێک خراپە بیگۆڕیت دەبێ بێی وشیاری ئازایەتی ئیرادەیەکی وشیار لە ناو خەڵک دروستکەی وەمە پێویستی بۆی ئەم فەردە خۆی بناسێ ئەم فەردە نەکەوێتە ژێر کاریگەری هاشوهوشی ئیعلامی و پۆپولیستی ئەسڵەن پێویستی بە گوتارێکی عەقلانیە کە پەیوەندی بە پۆپولیزمەوە نەبێ ئەوەی کۆنتترۆلی دۆخی میدیایی و فەزای میدیا و فەزای سیاسەتی لە وڵاتی ئێمە کردووە کە ساڵانێکی زۆر بۆمانوت ئەم میدیایە و ئەم گوتارە سیاست ئەکا بە سێرک ئەوە سێرکە ئێمەی بینین هەڵبەز و دابەزی تایە و ئەنواع خەڵکی تایە کە نازانی چ پەیوەندێکی بە سیاسەتەوە هەیە و هاتووە ڕۆڵی سیاسیە گەڕێ لەم منتەڵەقەیەوە ئێمە بێ بزانین کە ئەگەر ئەمانەوێ ئەم وڵاتە چاکەین بەجارێ واز لەو گوتارە پۆپۆلیستی بێنین چونکە گوتاری پۆپۆلیستی بە درێژایی مێژوو خزمەتی ئەو فەردانەی کردووە و ئەو لایەنانەی کردووە کە هەڵگری گوتارەکەن و لەسەر حسابی بەرژەوەندی خەڵک و نیشتیمان تەواو لە هەموو جیهانە لە هیچ شوێنەکە ناتوانێت کەسیش ناتوانێت بێ نمونەیەکدا بە من بڵێ گوتاری پۆپۆلیستی خزمەتی بە دەوڵەت بەگەل بە نیشتیمان کردووە هەڵگرانی گوتاری پۆپۆلیستی دەیانەوێت لەسەر حسابی ئازار و برین و نەهامەتەکانی خەڵک و نیشتیمان هەموو شتێک بکەنە قوربانی دەستکەوتی شخصی خۆیان کە لە ڕێگەی گوتاری پۆپۆلیستی بەڵام دوای هیچ بەدەستهێنن ئەگەر دەستکەوتێکیش بێت بەڵێ بەدەستیهێنن زۆریشیان بەدەستهێناوە یەکفی ئەی پۆپۆلیست بۆتە هینی سیاست و میدیا لە کوردستانیش و لە عێراقیش
ئەو ئێستا دایپۆشیوە گوتارە عەقلانیەکە گوتارێکی هینە بوختان باران کراوە ئەوەی عەقلانی قسە بکە یەک ڕیز لەبەریانە پێت وایە ئێستا گەر تۆ بە ڕوون و ڕاشکاوی لە سوشال میدیاکەی خۆ لە پلاتفۆرم فەیسبووکت بنووسی بەڵێ من دژی ئەوەم هەر مەترسێک گوێتە سەر هەرێم دیفاعی لێ بکەم مەسەلەن چەند خەڵک لایک دەکات چەند خەڵک سەپۆرتەکە چەند دشت دەبێتەوە بە بەردەوامیش کراوە بەڵام بزانە باوەڕکە کاکزانە خۆ شاهیدە من کە ئەوە نابینم مویەکم لێ ناجوڵێ وەکو سەردار چونکە لە ڕاستی ئەوە هیچ عەزەتی من نادا هیچ عەزەتی بە من ناگەێنی من خەفەت بۆ خۆیانە خەفەت بۆ خۆیانە خۆم کە یەکەم ئاوە چاواشە کراون خەفەت بۆ خۆیانە خۆم کە ئاوا تو پڕکراون لە ڕق بزانم کاک بزانە ئینسانی تووڕە و پڕ لە ڕقە ئینسانێکە ناتوانێت گۆڕینی عەقلانی و گونجاو بکە ئینسانێکە بە پەرچەکردار مامەڵاکە ئینسانێکە دەوێت خۆی بەتاڵکاتەوە بۆیە ملاحەزاکەی ئەوەندەی ڕەخنە مەسخەرەکان ئەوەی کە ئەمان هێن نەپێکەنین ئەوەندەی ئەوانە شعبێتیان هەیە دوو قسەی عەقلانی شعبێتی نییە کە ممکنە جێبگرێ قسەیەکەی قسەکەت بۆنی نینی لێدێ مەسخەرە و ئەوانەی لێدێ بەرناکەوێ بۆ چونکە ئەمە لە ڕووی سایکۆلۆجیە نەوعێک لە بەتاڵکردنەوە ئەداتە ئەو تاکە کەسانە هەموو فەردێکی کوردستان دەبێت خۆی بە خاوەنی ئەم وڵاتە بزانێ لە هیچ سەرکردەیەک لە هیچ حیزبێکی قبول نەکا بڵێ من خاوەنی ئەم وڵاتەمە وڵاتی منە وڵاتی تۆیە وڵاتی مناڵەکانمانە وڵاتی تاک بە تاکی ئەم گەلەیەک لە هەر شوێنێکی دنیا بن وە لەمەوە مەسئولانە دەبێت وەکو ماڵی خۆمان وەکو خێزانی خۆمان دەبێت خزمەتی ئەم وڵاتە بکەین وەمە پەیوەندی بە خزمەتکردنی دەسەڵات و حیزبەکانەوە نێت دوو مەسئلەی تەواو جیاواز دوا سەرنجی بەڕێز کاک سەردار ئێمە لە لەحظەیەکی گرنگین ئەم لەحظەیە جیهان گۆڕانکاری گەورەتیان ڕۆدا ئەم گۆڕانکاریانە ئەگەری خراپ و مەترسیداری تایە دەرفەتی زۆر گەورەشی تایە بۆ ئێمە تاکە شتێک کە ئەتوانێەوەمان لێ بکە بمان کاتە کاراکتەرێکی بەهێز ئەوەی کە پێکەوە بین یەک ریز و خاوەنی یەک ئەجندا بین چانسەکانی ئێمە لە ناو نەزمی تازەی جیهانە کە بەڕێوەیە و لە ئایندەیەکی نزیکە دا ئەمەزرێ و سەقامگیرە بێ زۆر لەوە گەورەتر و گەشترن کە تەخەیولەکەین ئەبێ بتوانین بگەین ئەو ئاستا و ئەم لایەنانەش دەبێ ئیش لەسەرەوە بکەن ئەم دۆخە بقۆزنەوە گوزەرانی خەڵک چاکەن بەرنمەیەکمان هەبێ پێکەوە بۆ چاکردنی ئابووری بۆ چاکردنی گوزەرانی خەڵک بۆ چاکردنی بواری پەروەردە بۆ ڕوبە ڕووبوونەوەی مەترسەکانی ژینگە بۆ هەر بوارێکی تر کە پەیوەندی بە ژیانی خەڵک و بیناکردنی قوارەیەکی بەهێزەوە هەیە ئەم قەوارەیە لە ئایندەیەکی نزیکە و کوردستان لە ئایندەیەکی نزیکە ئەگەر لە ئاستی ئەو دۆخە گەورەیە بین ئەتوانێت دەوڵەتێکی سەر بەخۆی ئەندامێنێتەوە گرتوەکان بێ کاکزانە لە تێکچوونی نظام و ڕسمکردنەوەی نظامی عالەمیە نەخشەی دەوڵەتان تێگەچێتەوە لە ئایندەیەکی نزیکە ئەو نەخشەیە ئێستا تێکچوو لە ڕۆژهاتی ناوەڕاستا ڕسمەکرێتەوە تۆ لە بەردەم دوو ئەگەری سێمی نییە ئەو نەخشەیە یا ئەگەر شەریک بی لە داڕشتنەوەی لە بەرژەوەندی تویا داڕژرێتەوە ئەگەر شەریک نەبی لەسەر حسابی تۆ داڕژرێتەوە و تۆ ئەبی بە قوربانی بۆی نەبی بە قوربانی لە بەرژەوەندی تویا دابڕێتەوە دەبێت پێکەوە بی زۆر سوپاس بۆ بەڕێز سەردار عەبدوڵڵا نووسەر و سیاسەتوان سواز بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویستە ناو مەترسی و دەرفەتەکانی سەر عێراق وەرێمی کوردستان پانۆرامامان کۆتایی پێنایەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ